تەمەنی زیاترا لە نیو سەدا لەو خانووە قوڕینەیەدا سەربردەکانی ژیانی کۆن و جیاوازیەکانی لەگەڵ ئێستا بۆمان باز دەکات. مامقەسیم قسمەتی ژیانی وابووە تەواوی تەمەنی لە گوند بەسەر ببات، بە ئامێرە پەیوەندیەکەی ڕۆژانە لە هەواڵی خزم و کەسە نزیکەکانی دەپرسێت. سەلامەتیە لەوێ ئەپەکەی بچۆ بوو، بەڵام ئەو پێی وایە ئەوەی خزمەتی و پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی بەرەو کاڵبوونەوە بردووە هەر ئەو ئامێرەی پەیوەندی بووە. الان بە دقیقە تا بچم هاتمە لە حارت بپرسم و توڕمبێرا لە بەدەرچ دە ئاچاچوە خۆ ئاوەچوە خۆ ئانی هەتەڕەچی بخۆ ناو لە خۆ حافز بڕۆ. پێشەوە نەبوو برادر هەبوو 3 شەوالەکن برادەریە ماوە، هەبوو 4 شەوای ماوە، هەبوو شەوە چێ ماوە، هەبوو ڕۆژ چێ ماوە. یەکدیان پەجنە تێش لە حارێک دیانە پرسی تەخمایەک دابوون هەوڕۆوە نیە دقیقە. کرانەوەی دنیا بەڕووی پێشکەوتندا و پەیدابوونی ئامێرەکانی پەیوەندیکردن هەمیشە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانیش بەرەو کاڵبوونەوە چوونە. توێژەرێکی کۆمەڵایەتیش لەم بارەیەوە بۆ چوونەکانی دەخاتە ڕوو. هۆکارمان هەیە با بڵێن یەکێک لە هۆکار هەرە سەرژەکان ڕێگە دوورەکان لە ڕێگەی سۆشیال میدیاوە کورد بۆتەوە. ئەوە بەشێکی دیکەیان بە بۆچینی خۆم دروستبوونی هاوڕێی پیشەیە وە پسپۆری. هۆکارێکی دیکەیان ئەوەیە لە ڕاستیدا گۆڕانی دیمۆگرافیایە. خاڵێکی دیکەشان دەبێت ئاماژەی پێ بکەم ئەوەیە لە ڕاستیدا دۆخی ئابووری و خراپی بژێوی خەڵک هۆکارێکی دیکەیە. کەسێک کە 7 کەس بێ لە ماڵەکە ناکرێت لە هەفتەیەکە 2 کە ڕەسەردانی ماڵی بابی بکات یا ماڵی دایکی بکاتن. ڕەنگە بار و گوزەرانی وانش لەبار نەبێ. پەیوەندیە کۆمەڵایەتیەکان یەکێکە لە پایە بەهێزەکانی ژیانی کۆمەڵگا، بەڵام تۆڕە کۆمەڵایەتیەکان کاریگەری زۆری لەسەر پەیوەندیە کۆمەڵایەتیەکان دروست کردووە، هاموشۆکردنی یەکتری بە ڕێژەیەکی بەرچاو و کەمی کردووە. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.